سڵاوتان لەبێ ئەزیزانی من سرۆت خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە تۆماری گشتی لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژی پەروەردە بەشەکانی چین کۆنمرەکانی چەندن زانکۆڵین پارالێل ئێوارانی چەندە سڵاوتان لێبێ خۆشەویستانی من جارێکی تر ئەلبەتە زۆرجار پرسیارمان لێکرێت حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی پێشوەختە بۆ قوتابیانی خۆشەویست بۆ خوێندکارانی ئازیز بدەم کۆلێژی پەروەردە دەرچووەکانی ئەبن بە مامۆستای پۆلی 10-11-12 ئامادەیی زۆرجار پرسیارەمان لێکرێت بۆی حەزم کە ڕوونکردنەوە بدەم واتە هەر کەسێک دەرچووی کۆلێژی پەروەردە بێت لە هەر بەشێکیا بێت ئەبێت بە مامۆستای پۆلی 10-11-12 بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن. خۆشەویستانم بۆی بزانین لە یەکەم بەشمانە کە بەشی ئینگلیزیە لە کۆلێژی پەروەردە واتە دەرچووی ئەم بەشە ئەبێ بە مامۆستای ئینگلیزی لە پۆلی 10-11-12 کۆنمرەکانی بە پارالێل ئێواران زانکۆڵین چەندە لە درێژەی ڤیدۆکەمان بینەر بن بۆ ئەوەی کۆنمرەکان بزانن و سوودی لێ ببینن. خۆشەویستانم لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان شێر بکەن بۆ ئەوەی ئەوانش سوودی لێ ببینن هیوامان سەرکەوتنتانە.